دیگر رزدار فرهاد سلیمانپور کو شارازه آبوریا ایرانه کاک فرهاد تو بخیراتی سپاس با آمده بوناوه بشکا شارازان دوای باوری دانه کو اوان اباد بینن اگر به انجام به و دمه داوی درفد به پیش ایرانه و ده آبوریا و راستی چوار اگر داوی درفد به تو جدوی باوریه دای؟ راستی که ایسا کۆماری ئیسلامی ئێران کەوتووەتە ناو دۆخێکەوە کە هیچ بژارێکی تر لە بەردەستیان نییە یا دەبێ تەسلیمی ئەو وتوێژانە بێت یانەوەی کە ئاکامی زۆر خراپتر لەوەی کە تا ئێستا هەیە چاوەڕوانی دەکات جا ئەگەر بێت و لە وتوێژەکانە بەگوێی ئەمریکا نەکات باشتر بڵێن بەگوێی ترامپ نەکات ئەوە لە سەرەتاوە دەورێکی تر گەڕێکی تر سزای تۆکمەتری بۆ ئامادە کراوە کە بخرێتە سەری بەڵام ئەگەر بێت و بسازێت ئەوە دەرگای ئابووری بەڕوا ئەکرێتەوە جا کاک فەرهاد کام لەو دوو ئەگەرە بەهێزترە لە ئێستا لە ڕاستیە سەرکەوتنیان نەسەرکەوتن ئەگەری ئەوەی کە ڕێکەوتنەکە بەهێزترە لەبەر ئەوەی ڕێکەوتنێک بەمەبەستە کە ئەوەی کە واشنگتن دەیەوێت ئەوەی کە واشنگتن ئەوێت بەڵام ئێستا ئەگەر بگەڕێیتەوە بۆ پێشتر ئەو کاتەی کە حەماس لە ئیسرائیلی ئەوە کرد ئەو خەڵکی بەبارمتە کرد دۆخی ئێران زۆر باش بوو ئەیتوانی ئەو کاتە بۆ خۆی وتوێژ بکات دەست پێشخەری بکات و ڕێکەوتنێک بکات بەس نەیکرد بە تەمای ئەوە بوو کە بە بێدەنگ خەریکی پەرەپێدانی چەکی ئەتۆمیەکەی بێت ئێستا هەموو ئەوانەی لە دەستچووە حەماس حیزبوڵڵا سووریا ئەوە حوسیەکان هەر لیان ئەدرێ کەوتۆتە دۆخێکی زۆر زەعیفەوە پیان وتووە هەڵبژارنەکە بەدەست خۆتە بۆ خۆت چیت ئەوێت دەتەوێت لێت دەین و دواتریش دیسان لەگەڵت دانیشینەوە لە دۆخێکی زۆر زەعیفرا یان ئێستا و ئەوەش پێویستی بەوە هەیە کە بەگوێی ترامپ بکەن ئەو شێوازی کە ترامپ باشە اینجا ئەوەی تا ئێستا هەیە بە ئەرێنی تێدیتن ئەف پێنگۆبێن حتا ناهاتینە ئاوێتن ji ber vê erêniya ku heta niha heyî ji danûstandinan derdikevîtin xelkê Êranê û welatiyên Rûşhelatê Kurdistanê jî li bendêne ku ev di demên pêş de çi cûre karîgeriyekê yan çi cûre destkeftekê bi wan bidibînîtin li ser debara jiyanê li ser bijêwiya jiyana wan li ser dahata tak ئێستا لە هەفتەی پێشوا کە ئەوە کرات خۆی کۆماری ئیسلامی لە ڕێگەی بانکەکان و دەستگا ئەمنیەکانیشەوە هەڵمەتێکی وای بەڕێ خست کە ڕێکەوتن ئەکرێ و دۆخەکە باش ئەبێ بۆیە ئەو دلارە نزیکەی 20,000 25,000 شتێکی ئاوها 125 بەهای خۆی گەڕاندووتەوە لە ماوەی 15 ڕۆژدا بەڵام دوێنێ کە دانیشتن کرا خەڵک ئەو ئەزمونەی پیا کرد کە جارێ هێشتا هیچ شتێک لە دۆخەکە نەگۆڕەوە نەختینەیەکی زۆر لە بازاڕی ئێرانە هەیە نەختینەکە بەهۆی ئەوەیە کە بودجێ ئێران کورتهێنانی هەیە پارە لە چا بەدەن و بانکەکان نرخی سوودەکەیان لە خوارەوەی نرخی ڕێژەی هەڵاوسان داناوە ئەمە وای کردووە نەختینەیەک لە بازاڕە هەیە ئەم نەختینەیە بچووکترین هەواڵی سیاسی بە تایبەتی کاریگەری لەسەردا ئەنێت جا ئەو هەڵمەتە کە بەڕێیان خستیان ئەوەی کە دۆلاری هەیە بیهێنێتە بازار بیفرۆشێت لەبەرەوەی زەرەری لێنەکە خەڵکێکی زۆر دۆلاریان هێنا بەو شێوازە دۆلار بڕێکشکا بەڵام کە خەڵک دیتیان ئەم جارە ئەوە ڕوونادات بڕێک بە احتیاتەوە ئەوەیان کرد بە پارێزەوە ئەویان کرد ئێستا ئەمەش دیسان دۆخی ئابووری چی لێ دێت بەسراوەتەوە بەو ڕێکەوتنی کە ئەکرێت باشە اینجا پێشی ڕێکەوتنەکە کاک فەرهاد ببۆرە ماوەیەک دیاری کراوە دوو مانگ بۆ دانوستاندنەکان 15 ڕۆژ چوو بە ئەرێنی کاریگەریەکەی وا دەرئەکەوێتن بوون لە سەر تمەن 125 بەهەکەی گەڕاندوتەوە لەو ماوەی ماوە 45 ڕۆژەکە و بەردەوامی دانوستاندنەکاندا پێتان وایە تمەن و ولانەکەی دیکەی کە کەوتونەتە ژێر کاریگەریەکەی لە ئابووری ئێراندا ئاوا بەردەوام دەبێت بە ئەرێنی لە ماوەی دانوستاندنەکانیشدا لە ماوەی ئەو 45 ڕۆژەی ماوەش لە ماوەی ئەو 45 ڕۆژە ئەگەر بەم شێوازە هەر هەواڵ بێت باشە ئەوە هەر
داشکاندنەکان 1000 یا 2000 دینارە بێ وەکو دوێنێ بەو خێرە بەڵێ بەڵام ئەگەر ڕێکەوتن بکرێت ئەوە تمەن بەهاکەی زۆر بەدەستێتەوە کاریگەری لەسەر کەمبوونەوەی هەڵاوساندا ئەنێت جا ئەو کە کرا زۆر گۆڕانکاری دێن یەکی لە گۆڕانکاریەکان با بزانین چاڕوان دەکرێتن چی بکرێتن ئەگەر گەیشتە ڕێکەوتن و پرسی هەڵگرتنی سزاکان ها ئەمڕۆژ عێراق چی قسەی کردەوەتی یەک لە مەرەمەکان بۆ هەڵگرتنی سزاکان و ئەوانەیە بەشێکی ئەو زانەی لەسەر ئێران پەیوەندیدارن بە عێراقەوە دوای ڕێکەوتن و هەڵگرتنی بەشێکی سزاکانیش بێ ئەم پەیوەندیەی بەغدا و تەهران و لە ناوەندیان واشنگتن چی بەسەر دێتن خۆی ئەگەر ڕێکەوتن بکرێت دۆخی ئابووری ئەکەوێتە ژێر کاریگەری ئەو بەندانی کە ئەو ڕێکەوتنەکرێت وادا بنین ڕێکەوتنەکە ئەرێنی بوو ئەوەی کە ئێران ئینتزاری هەیە ئەوەیە کە دەرگای ئابووری بەڕوا بکرێتەوە بە تایبەتی لە ڕووی داراییەوە سپاردەی هەیە لە دەرەوە کە پارەی بلۆکراوی هەیە و بە تایبەتی تر لەسەر نەوت کە بتوانێت نەوتەکەی بە شێوەی ئاسایی بفرۆشێ ئەو بگەڕێتەوە یعنی بەڵام ئەمە درێژخایەنە ئەم ڕەوتە ڕاستەقینەی درێژخایەنە بەرەبەرەیە وەکو ئەم کورتخایەنەی لەسەر عێراقیش چیە ئەگەر ڕێکەوتنەکە ئەرێنی بێ ئەوە فشاری ئەمریکا لەسەر عێراق کەم ئەبێتەوە بەوەی کە دەرگای ئێستا زۆر بانکی عێراقەیە سزادراوە بەڵێ ئەمانە چەرەنووسان چی دەبێ و کات دەرگای عێراق زیاتر ئەکرێتەوە بەڕووی ئێرانە بە دواتر ئێران بۆ هەناردەی گاز و کارە باوشتەکەی کە کەمێک فشاری ئەمریکای لەسرە ئەوانەشی بۆ ئازاد ئەبێت ئەو یعنی پەیوەندیەکانیان تۆکمەتر ئەبێت باشە ئەمە ئەگەر ئاوا ئەرێنی بەرداوام بکە تا بگەینە ڕێکەوتن هەڵگرتنی بەشێک سزاکان و کرانەوەی زیاتری عێراق پێتان وایە ماوەی چەند دەبێت ئەو هەنگاوە تا بگەینە ئاستێک ئەو بانکەنەی کە لە عێراقیش سزادراون باوی پەیوەندیان لەگەڵ ئێرانەوە سزان لەسەر نەمێنێ ڕاستیەکەی ئەوە ئێستا ترامبوتی ئەگەر ئێران لەگەڵیشمان ڕێک بکەوێت بەڵام ئێمە سزاکانی لەسەر بە عملی سوک ناکەین تاکو ئەوی بزانین ئێران چی ئەکات بە عملی هەنگاو هەڵ ئەنێت یانە جا ئەماکەوێتە هینێکی درێژخایەنەوە یعنی ئەویش ڕێکەوتنی دەوێت ڕێکەوتنی ئەوێت جێبەجێکردنەکەی ئەوێت ئەو کۆسپانە چۆن هەڵەگیرن ئەو بربەستانە ئەمە ئەبێتە پرسێکی درێژخایەن یعنی بە یەک مانگ و دوو مانگ ئەو شتانە کە ئێمە بڵێن گەشتبینیەکی وا دروستەوێت بەو شێوازە نیە بەڵام ئەوە هاش نییە بڵێ ئێستا بۆ نمونە ئەم یەک دوو ڕۆژە ئەم ڕێکەوتنە ئەم دوو هەفتەیە گەشتبینیەکی تیا بوو بەڵام دەکرێت بە شتێکی زۆر بچووک عکس بێتەوە هەر لە ماوەی ئەم مانگ و نیوەی کەماویەتی باشە زۆر سپاس کە فەرهاد سلێمان پۆر شەڕەزای ئابووریە ئێرانە سپاس بۆ هاتنتان و ماندوو نەبن سپاس بۆ ئێوەش